تەماشای ناودەوی کردم و تەماشای برینێ پشتای کردم ئەکسەر زانی نەخۆشەکەم چییە. پێشتر نەخۆشیەکی کەم بووە لە ناو خەڵکە، بەڵام ئێستا ڕێژەکەی لە دوای توشبوون بە کۆرۆناوە کۆڤید-19 لە ناو خەڵکە بە ڕێژەیەکی زۆرتر ئەبینرێت. هێوارم خۆ ئەشوش لە غورفەیەکی ئەنووسم بە تاقیتەنە سبیانە ئەگەر خێزانم هات بە دەبی کەپی خۆی تون گربەیە ئەوها جسمم هەموو بۆگەنی، یعنی هیچ ئومێدەک نەمات. زەرعمان بۆ کردە بۆی دڵنیا بین لە 100% کە ئەم نەخۆشیە، چونکە ئەم نەخۆشیە درێژخایەنە، پێویستە زەرعەکەی بۆ بکرێت. من مارومدارێکی باشم نەبایە بە خێویش ناکرا، دەبە بۆ نێ کەسی دارەی ناکرێت. من خەلکی قەزای خەلیفانم تقریبای لە ماوەی 11 مانگە ئەمن نەخۆش بووم، هەموو پیستم گۆشتم بۆنی لێدات تورا بۆ، یعنی هەمووی کول بوو برینی ئەوەندەم کرد بۆ قالبی. یەکەم جار لە دەوم گرت، دوایە هەموو جەستەی گرتەوە، هیچ جێ نەمان ئەمن نەسمێ هەتا نەهاتمەکن دکتۆر ڕۆناچی لە سیمار، وەلا لە شوێنانی تر هەموو فەحسیان لێوە کردم هیچیان نادیتەوە. ئاخیری هاتمەکن دکتۆر ڕۆناچێ، دکتۆر ڕۆناچیش هیچ فەحسی لۆ نەکردم، هەر زەڕەبینەوە چیوێ بوو ئەوانەی پێتەماشای ناودەویەکەن، تەماشای ناودەوی کردم و تەماشای برینێ پشتای کردم ئەکسەر زانی نەخۆشەکەم چییە، هەر ناوەشی بە ئینگلیسی گۆتە، من بە مەناعەت تێگەیشتمە جە نزانم داخوا مەناعە بوو یان نا. تقریبای زۆر سیقەشم بە وەزعەکەی نەبوو، لەبەرەوەی هیچ فەحسی لۆ نەکردم، هەر لە پسپۆڕی خۆی زانی خوا جزای خێری داتەوە. ئیدیکە وەی گوت دەبی زەرعت لۆ بکرێت، کە زەرحی کرد حین و چێوی گوتی ئەو نەخۆشیە دەرچ. ئەم نەخۆشە بەڕێزە سەردانی کردین لە تاوەری تەندروستی سمارت کلینیکی نەخۆشیەکانی پێست و زوهری. کێشەکەی بریتی بوو لە دروستبوونی بڵق لەسەر پێستی بۆ ماوەیەکی دوور و درێژ. ئەم بڵقانە بەشێکی زۆری لەشی گرتبووە لە سەری و ناودەمی و ناولوتی و دەموچاوی و سنگی و پشتی و پەلەکانی سەر و خوارەوەی. جگە لەوە مشکلی ئەو بوو کە بۆن دروستەکە بۆی خوێنی لێیەت، ئیفرازاتی لێیەت. کاتێک ئێمە ئەم نەخۆشە بەڕێزەمان بینی و بە شێوەی کلینیکی واتە بە شێوی سەریری فەحسمان بۆ کرد، دەرکەوت کە ئەمە توش بووە بە یەکێک لەو نەخۆشیە دەگمەنانەی کە هەیە کە پێی ئەوترێت داء الفقاع المناعی، واتە توشبوونی بڵق لە پێستا کە لە نەتیجەی خەلەلێکی مەناعی، خەلەلی مەناعی واتە خەلەلی تێکچوونی بەرگری مەبەستمان لەوە نییە کە بەرگری پێستی و بەرگری لەشی دابەزی بێ یا زۆر بوو بێت، ئەمە تێکچوونەوەتە تا ئەو تەوازونەی لە بینی پاراستن و زیادەی بەرگری لەشە ئەو تەوازونە تێدەچێت. لە شوێنی دیکە فەحسم زۆر لۆکران، هەموو فەحسم لۆکران هیچیان نەدیتەوە، ئەویش ماشەڵای لێبی لە ئیشی خۆی زۆر پسپۆر بوو، هەر بەس بە چاولێکردنەکی زانی ئەو نەخۆشیە چییە. بێئومێد ببووم لە دکتۆرا تقریبای بێئومێد ببووم، زۆر فەحسیان لۆ کردم، دەگەی تو بە خۆ زانی ئەگەر نەخۆشیەکەت گیر کەتیە ناو دەستەی دکتۆرا هیچیش دیار نەبی، زۆر نەخۆش بوو. ئەم نەخۆشیە وەکوتمان داء الفقاع المناعی پێشتر نەخۆشیەکی کەم بووە لە ناو خەڵکە، بەڵام ئێستا ڕێژەکەی لە دوای توشبوون بە کۆرۆناوە کۆڤید-19 لە ناو خەڵکە بە ڕێژەیەکی زۆرتر ئەبینرێت. ئەوی شۆکوتمان چونکە خۆی کۆرۆناش کە ڤایرەسێکە توش نەبەلتیابێکی ڤایرەسی، ئەمەش تێکچوونی سیستەمی مەناعی یاخودمان بەرز و نزمی لە سیستەمی بەرگریە دروستەکە و ئەم نەخۆشەش تووشی بوو. ژیانم زۆر ناخۆش بوو، ئەگە حەیب نەبی یەک دەستاوی کچکەم لە داخلی مارێ کردبایە، هیچ کەسێک خانیەکەش هەمووی مقەپەت بوو، هیچ کەسێک لەو خانیەی ناژی لەبە بۆنێ. هێوارم خۆ ئەشوش لە غورفەیەکی ئەنووسم بە تاقیتەنێ سبیانە ئەگەر خێزانم هات بە
دەبی کەپی خۆی تون گربایە ئەوها جسمم هەموو بۆ گەنی بوو یعنی هیچ ئومێدەک نەمابوو ئومێد تەنها شیفای خوای گەورە بوو لێرەش خوای گەورە دکتۆر ڕۆناچی لێکردە سەبەب کە خوای گەورە شیفایدا ئەوەی کە هەستین بۆ ئەم نەخۆشە بەڕێزەمان کردووە جگە لە فەحسی سەریری هەستین زەرعمان بۆ کرد کە بایۆپسی سکن بایۆپسی پارچەیەکمان لە پێستەکە وەرگرتووە و زەرعمان بۆ کردو بۆی دڵنیا بین لە 100% کە ئەم نەخۆشی هەیە چونکە ئەم نەخۆشیە درێژخایەنە پێویستە زەرعەکەی بۆ بکرێت و دڵنیا بینەوانەیە لە یەک مانگی 4 دەرزی بایلۆژیان لێدام لەویەوە 6 مانگ لێیاندام هەتا ئێستا دواتر چەند دەرمانێکی تازە هەیە کە بۆ ئەم نەخۆشەمان بەکارهێناوە و خۆی پێشتر بە حەپی کۆرتیزۆن و هەندێک لەو دەرمانانە چارەسەرکرا کە مەناعی لەشی و مەناعی پێستیدا ئەبزێنن بەڵام خۆشبەختانە ئێستا هەندێک دەرمانی تازە هەیە کە پیانەوتێ دەرمانی بایۆلۆجی و بۆ کاردیۆسفمان بەکارهێناوە ئەم دەرمانە بایۆلۆجیە و لە ماوەی 6 مانگێکە زۆر بەباشی ئیستفادەی لێ کردو و ئێستاش لەژێر چاودێری وردایە. بۆنی پیست و جسممدا ئێستا توولەکنە من بای خۆت ڕناگرت لە بەبوونی ژیانی کۆمەلایەتی زۆر ناخۆش بوو چونکی هیچ شتێک لەو نەخۆشەی نەخۆشتر نەبوو ئەتو یعنی وەت لێ بێتێ مارو مندارێکی باشم هەبوو نەکە مارو منداریشم لێ بێزارە بوو یعنی ئەتو وەکن نەفەرێکی ڕاستوبای بۆنت لێدات وەڵی هەست بەوەیەکەم کەوە تێگەم تازە لەدایک بوویمە ئەلحەمدولیلە چونکی هەتا ئەو نەخۆشیەی نەگری نزانی کووە نەخۆشیەکانی دیکە ئەتوو مەسەلەن ئێستا خوا نەخواستە زەختت لێبی بە زەختی بمری بە سوکەری بە هەرچی هەبی وچی ئەو نەخۆشیە نییە ینی کەس نتوانی بەخێویشت کە من مارو مندارێکی باشم نەبایە بەخێویش ناکرا دەبە بۆنێ کەسی دارەی ناکرد یعنی پاداشتی دکتۆر ڕۆناچێ بەڕاستی نادرێتەوە وەڵڵاهی ئەوەم هەیە هەر کەسێک ئەگەر عیلاجی نەبوو با سەردانێکی ئێرەکە پشت بە ئەڵڵای نەخۆشیەکەی ئەبینەوە خەرکەشی مسلمان و ڕێک و پێکە و دکتۆرێ بە زەمیریشن زۆر بەڕاستی ئەمن ئیسیفادەم لێ دیتە و خەرچیشم زۆر ناردیتە ئێرە خەرک زۆر ڕقەمی دکتۆر ڕۆناچەی لە منوەرە گرتیا پێم وایە هەما ئیسیفادەیان کردیا و ئیدیکەش هەر بە خۆزانی سیمارت بەناوبانگە لە هەموو دنیای بە تایبەتی دکتۆر عەبدولواحید خوا جزای خێری داتەوە. سمارت وەرچەرخانە